باشە ئازیزانی ئارام ئەحمەد ڕێز و حورمەت و خۆشەویستی بۆ ئێوە دۆستانی ئازیز. زین هەموو شتێ باشە، هەموو شتێ باش بۆ باش نییە ئایبیش. باش عزیزان بەخێر بن. باش کوڕەکان چۆنن؟ کچەکان، ژنەکان، کورە پیاوەکان هەموو لایە باشە؟ هەموو شتێ باشە عزیزان؟ ها؟ کە گەرمە پیری شەوشێڵ هاوار. هەروە یەک دوو دەقیقەیەک ئەوەسین و دوایی ئەچین بەلای کولی قسە و باسەکانەوە. ئازیزانی من هیوادارم کە ئەم شەویش کۆمەڵی حەقایق بخێنە ڕوو بۆ ئەو کۆمەلگایی کە ناوی کۆمەلگای باشوورە و هیچی بەسە هیچەوە نەماوە بەڕاستی. بەناڵە واکوڕینە هۆڵندا زۆر ساردە وەوەڕتان نەبێت ئەم ئێوارە ڕەشەبایەکی هەبوو ویستم بڕۆم بۆ سەر بەحرەکەی داناخ مەجالی نییە ناوە ڕەشەباکەی نازانم چییە تەزان. خۆشەویستان بەر لەوەی کە کۆمەڵێک زەنەیتان بۆ بخەمە ڕوو ئەمەوێ لە قسەیەکی محەممەد ڕەشید ڕەزا دەست پێ بکەم کاڵێ ئەوەی لە پێناوی کۆمەلگایەکی دواکەوتووە شۆڕش ئەکا وەکو ئەوە وایە ئاگر لە جەستی خۆی بەربدات تاوەکو ڕێگا بۆ کوێرێک ڕوونا بکاتەوە. هەر بەڕاستی ئەوەش لە کۆمەلگای باشوور لە واقعا لە ئێمە یا لەو خەڵکانەوە ڕوویداوەکە لە 200 ساڵی ڕابردووای بیستیوان شتێ بە شتێ بکەن و شۆڕشکە. تۆ ببینە ئەمڕۆ شتێکم بەر چاوکە و شێروانی کە 4 ساڵێکە زیندانە لە پارتی لە زیندانی فیرعەونەکەی سەری ڕەشا دانراوە داوای لانی کەمی خزمەت گوزاریەکە. یعنی ئەوەی کە سەرچاو بەخێر بنەوتە وەکەوەی کە کابرا لە زیندانایە جێگەڕێکێکی هەبێ، شوێنێکی خەوتن، شوێنێکە سەرمای نەبێ، شوێنێکە گەرمای نەبێ، نەک بۆ جۆرەی کە لەگەڵ ئەو خەڵکانی کە زیندانی کراون ئاوا پارتی ڕەفتارەکات. من بەڕاستی ئەمە شەرمەزارەکەم و ئەمە ڕسواەکەم ئەو کردەوەی پارتی و بنەماڵی بازانی. بەڕاستی زۆر جاران ئەبێ خۆزگە بخواسین بە سەردەمی حیزبی بەعس کە ئەتوان بڵێن بەعس دڵنەرنتر بوو لە پارتی و لە بنەماڵی بازانی و ئاسایشەکەی. دەنا منتەقی تیانیە کە کەسێک لە زیندانایە ڕاخنەگرێکە قەڵەم بەدەستێکە لەسەر مەسەلەی ئازادی قسەکردن زیندانی کراوە، بەڵام تۆبێ لە زیندانیشە ژیانێکی بۆ دابین نەکەی کە وەکو زیندانە وەکو کەسێک کە زیندانە لێوە بۆ خۆی شەو ڕۆژەکانی سەرف بکات. ئەمەش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەوە هیچ ئێمە لە ستەمی پارتی و بنەماڵی بازانی تێگەیشتوین، لە دەستگا بەدناوەکەی پاراستن و ئەمانە تێگەیشتوین، ئەمە بۆ ئێمە پێی ئاشناین لە حەقیقەتە. بەڵام کێشەکە بێدەنگی خەڵکە، بۆیە ئەو قسەی محەممەد ڕەشید مێنایەوە هەر بەڕاستی ئەمە ئەو خەڵکە لە بەرامبەر هیچ شتێکە نایەتە دەم. یعنی هیچ کەسێک چرکەی لێوە نایەت. دادوەری دەسەڵاتی دادوەری لە باشووری کوردستانە ڕێک ئەڵقەلەگوێی ئەو دەسەڵاتە ستەمکارەیە و هەم پارتی هەنێشێتی. نە دادوەرمان هەیە، نە دەسەڵاتی دادوەریمان هەیە، هیچ سەرۆکی حیزب لە شوێنێکەوە بڕیار ئەدا تەلەفۆنەکە بۆ دادوەر و دادوەر ئەڵێ بەسەر چاو ئاوا واژۆیە کات و تەواو ئەم بۆ کارسانەکە. خەڵکیش لە بەرامبەر ئەمانە هیچ هەڵوێستێکی نییە کە دژی پارتی بێتە مەیدان بڵێتەوە لە بەرامبەر شێروانیە بۆچی ئاوا ڕەفتار دەکەیت. کەس قسە ناکە. سەرکردایەتی شلگرتو یەکگرتووی ئیسلامی یەکگرتووی میرزادە دا کۆمەڵی دادگەری مامۆستا عەلی باپیر
فلان فیسارەکانی تر گۆڕان فلان یەک کەسیان لە بەرامبەر ئەو کەیسەیە هیچ قسەیەک ناکەن وەکو ئەوەی هەر هەمویان شەریکە دزی پارتی بنەماڵی بازانی بن و نەتوانن تەنها داواکاریکەن کە بۆچی لە بەرامبەر شێوا شێوانیە ئاوا ڕەفتارەکەێت ئەو بۆ خۆی بەڕاستی کارەسات بەداخیشەوە بۆ هەڵوێستی خەڵک بەداخەوە بەڕاستی هەمومان بیرمانە جا ئازیزان لە ژیانتانە بڕواتان بە خەڵکی ماستاوچی نەبێت خەڵکی ماستاوچی زۆر کارەساتە خەڵکی زمانلو زۆر کارەساتە ئەو لاهوری شێرجەنگیە لە ماڵی خوارە دەرەکەوە چوو بۆ بازار 2000 گەست بەس خەڵک بەس سەڵفی لەگەڵا گرت باشە ئەم هەموو زەلامە هەمووی وای بۆ کرد کاتێک کە گیرە 5 کەس لەسەری ناتە جواب باشە ئەچوو بۆ ڕانیە قەڵازیە کەلار کفری هەڵەبجە سەیسایەک کێوکێ ئەوانە هەزاران کەس ئاوایە کرد لێی کۆبوونەوە ئەمەیانە کرد بەڵام کەدێک کەوتە تەنگانەوە 5 کەس نەیتوانین دیفاعی لێ بکە بۆ ئێمە ومانەیش هەروە ئەبێ ئازیزانی ئارام سێبش عەقڵمانەیە بیرەکەینەوە لە ڕاستیان ئێستا من سبەینە یەکێتی بمکوژێ پارتی بمکوژێ بمگرێ هەرچێکم لێکە 10 کەس قسە ناکە لەسەر ئەو مۆزوعە 10 کەس یعنی تۆ هەرچی ئەەکەی لە واقعا بەزایە ئەچێت باشە لێرەشەوە ئیتر ئەچمە سەر قسە و باسەکان ئەمە یەکگرتوتە و ئەمە کۆمەڵ دادگەریتە و ئەمە جەمە گروپەکەی عەلیتە و ئەمە گروپەکەی نازانم شاسوارتە و ئەمە گۆڕانەکەی خوارگردەکەی و یەک کەسیان سەر ئەو مۆزوعانە هیچ قسەیەک ناکەن ڕاستی بەداخە باش بڕۆمە سەر ئەسڵی باس ئازیزان کاتی خۆی باسم کرد کە شاسوار و نەوەی نوێ دەسەڵاتی یەکێتی و پارتی خۆیان لە سێمانی قوتیان کردوێتەوە هەتاوەکو وەکو مریشک بتوانێت چینە بکە بە قازانجی دەسەڵات بە ناوی ئۆپۆزیسیۆنەوە بە تایبەتی بەرەی ئێران دەنا لە سێمانیە هیچ کەسێک جێگەی نابێتەوە ئەوە بوو بە پارە 1-2 قەڵتاخە کۆنەی بینی لە ئەمریکا هەر بە پارە چوو سەردانێکی تورکیای کرد و لەوێش میتی بینی ویستی لاسایی قاس کاتەوە بەڵام هەمووتان ئەزانن کە مریشک لاسایی قاس کاتەوە چی بەسەرێت هەموو جانی دڕا هەر خۆی هەم خۆی دڕا و هەم نەوەکەیشی بەڕاستی بۆیە ئازیزانی ئارام ئەحمەد ئێران ناتوانێت ئەوە قبوڵ بکە خۆی مریشکێ دروستکات و تورکیا بێ بیکاتە قاس ئەمە ڕاستیە وەکو چۆن رووسیا بە هیچ جۆرێ ئامادەنی و ڕێگە نادا کە ئەو دەوڵەتانی کە لە خۆی جیابێتەوە وەکە دراوسێن بۆ نمونەهێنی رووسیا بێن ببن بە ئەندامی ناتۆ ئێرانیش ڕێگە نادا لە مەنتیقەی سلێمانیا کە وەکو ئوستاندێکی وەکو سنە وەکو نازانم ئەوانەوایە خۆی باڵادەسە ڕێگە نادا یەک بزوتنەوە یەک گروپ لەویا دروست ببێ کە ڕەخنەی لە ئێران هەبێت ئیلا ئەبێ ئۆپۆزیسیۆن بی هەرچێبی لە مەنتیقەی سلێمان دروستبی ئەبێ پیاوی ئێران بیت هەر لە بەرەوەیشە شاسواریش لەو چوارچێوەیە یاریەک کاتێک کە شاسوار بە ئاشکرا کاری بۆ میدکرد بە تایبەتی دژی پەکەکە و کوردانی ڕۆژئاوا و بە میدیا سەرقاڵ بوو ڕۆژانە و شەوانە کارەکانی کە چۆنە هەمومان ئەیزانین بۆیە هەمان ئەو ڕۆڵ جاسوسی پێدرا بوو کە ئەوە کرا بۆیە ئیتر لە سێمانیا نەیەتوانی هەروە بە ئاسانی جێگەی بێتەوە بۆیە یەکێتی خۆی ئەزانێ خاڵە لاوازەکانی شاسوار چییە سامانەکەی چۆنە چۆن پێی کردووە شێ لە ناوخۆیان لە پشتێتی شێ هەمووی بۆ دابین کردووە بۆیە هەستان بە تیرێک دوو نیشانەیەشکە یەکەمیان دەستیان بەسەر چاویلاند و زۆر شتی تریا گرتووە ئەوەی تریشی دای ئەماڵن لە شتی تر بەڕاستی بە پێی کاتەکان خۆشیان سەدە زیندانەوە کاتەکەشی تاو بۆ تاوەکو ئێستا ئازادی ناکەن بۆیە یەک گروپ لە سێمانیان جێگەی نابێتەوە ئەگەر سانتیمەتێ لە شاستی ئێران و لە بەژۆندیەکانی ئێراندا بدات جا ئەمە هەر کەسێکە بێت لاهوری شێرجەنگی بەس لەگەڵ ئێرانە ڕێکەوتنی بکردایە پیاو نەبوو لە سێمانیا دەستی بۆ بەرێت تەسلیم نەبوو بە ئێران بۆ یەخسیانە زیندانەوە یاریەکان ئاوایە لەگەڵ ئێران لەم هەڵبژاردنەدا وتیان نابێ خاوەنی ئەو کورسیانە بن قەسم جەماعەتی شاسوارە ئەوە بوو بەشێکیان لێوەرگرتەوە دایانە گروپی عەلی واتە هەم شاسواران خستە زیندان هەم بەشێ لە سامانەکەیان بێ و هەم ئەو کورسیانەی کە پێیاندا بوو بەڕاستی لیان وەرگرتەوە دایان بە گروپەکەی عەلی تا لە سلێمانیا هەمیشە گروپێکی درۆینە و قولابی دروست بکێ بە ناوی ئۆپۆزیسیۆنەوە و بە ناوی دژە دەسەڵاتەوە ئەگەر ئێوە سیرکەن و دیقەت بدەن هەڵبژاردن هەموو شتێکی وە خۆی بوو
هەموو شتێک ئەم هەڵبژاردنێکە بۆ عێراق کرا هەموو شتێکی وەکو خۆی بوو یەکێتی کورسێکی خۆی لە کەرکووک برد ئەگینا ئەوانی کامی وەکو خۆی وایە پارتی هەموو کورسەکانی وەکو خۆی وایە هێزەکانی کە هەروە تەنها یەک کات لە هەڵبژاردن کرا لە عێراقا ئەو بەشە لە کورسیەکانی شاسوار لێیان وەرگیراوە درایەوە بە درا بە عەلی حەمەد ساڵح و ئەو دوو کەسەکە لەگەڵایەتی دەنا نابێت بنمونە بابیهێنینەوە بەڕێز کاک غالب هەڵبژاردنی پێشوو 5-6 دەنگی بەدەستهێنا بوو باشە دوای تەنها یەک ساڵ لەم هەڵبژاردنەیە ئەڵێ 52,000 دەنگ بەدەستهێناوە ئەمە درۆیە بەمانای کەلیمە ئەسڵ ئەساسی نییە کاتی خۆی بە شاسوارم ئەوت ئەگەر تۆ ڕاست ئەکەیت بە دەنگدان و هەڵبژاردن لە پرۆسەیەکی دیموکراسیە تۆ ئەم هەموو دەنگت پێدراوە ئەم کورسیانت بۆ سێمانی و بۆ هەولێر و بۆ بەغاهێناوە فەرموو داوا لە دەنگدەرەکان لێ بکە تەنها 1000 کەسیان بێنە سەر شەقا ئەو کاتە ئەڵێم تۆ هەموو دەنگەکان ڕاستە هەموو کورسیەکان ڕاستە خەڵکی کوردستان دەنگیان پێداوین تەنها بتوانێت لەو 100,000 کەسە 1000 کەس بێنە سەر شەقام کە دیفاع لە تۆ بکات کە شاسوارش گیرا نەک 1000 کەس 500 کەسی نادە سەر شەقام دیفاع لە شاسوار بکات یان لە کاتی بانگەشەیە کە تۆ بانگەشە بۆ هەڵبژاردنەکەی کە شتێکی ئاساییە تۆ هێزەکەت دەنگدەرەکەت بێت لە سەر شەقام بە ئاڵای نەوەی نوێ و ئەمانەوە خەڵک کۆکەیتەوە نەیتوانی لەمەشە 1000 کەس کۆ بکاتەوە خۆشەویستانی ئارام ئەحمەد ئەی کەواتە تۆ نەتوانین لە مزاهرەیەکە 1000 کەس کۆ بکەیتەوە و سکرتێرەکە بگیرێ 500 کەس بۆ کۆ نەکرێتەوە لە کاتی بانگەشەی هەڵبژاردنە کە شتێکی ڕەوایە نەتوانی 500 کەس کۆ بکەیتەوە ئەی چۆن 100,000 دەنگی هێناوە زەحمەت نەبێ چۆن هێناوت خۆ بە مەرجێ یعنی بۆ کەسێک کە عەقلی هەبێ ئەوێ ئەو ڕاستێ بزانێ فەرموو من بە عەلی حەمەد ساڵحیش ئاڵێم ئەگەر تۆ ڕاستەکەیت گروپەکەی تۆ ئەم دەنگانیان بەدەست هێناوە ئەم 100,000 دەنگە با لە کاتی هەڵبژاردنە لە کاتی بانگەشەیە بتانتوانایە 500 کەس بێن لەسەر شەقام بە ئاڵای ئێوە مزاهرەی کردایەیان داوای خەباتی کردایە بۆ مەسەی دەنگدان و ئەنە بابەتان بانگەشەی بکردایە نەبوو یان با ئێستا بتوانن 1000 کەس بێن لە شەش شەقام بڵێ ئەمە هینی ئەم 100,000 کەسێک کە دەنگیان بە ئێمە داوە کەواتە ئەمە درۆیە هەمووی بەڕاستی هیچ دەنگی هینی خۆتان نییە من باسی پەیجەوان و ئەمانە ناکەم بەڕاستی پەیج و ئەکاونت ناکەم چونکە پەیج و ئەکاونت شتێکی ئاساییە ئەکرێ جارە جەماعەتی شاسوار و جەماعەتی عەلی تەنها و تەنها ئیشیان بەس چی بووە بەس مەسەلەی سۆشیال میدیا بووە 20 کەس دائەنێن یەکی بە 150,000 دینار باشە لە تەلیگرام دایەنێن لە فەیسبوک دایەنێن لە نازانم فڵانە فیسارەکان دایەنێن لە تیکتۆک دایەنێن هەر نەفرێک لەم سۆشیال میدیا جیاجیانە 20 ئەکاونت ئەکاتەوە باشە ئەگەر 20 نەفر دابنن لە هەر شوێنەکە 20 ئەکاونت و پێش بکەنەوە خەڵک وا ئەزانێ هەموو کورد لەگەڵ ئەم گروپانەیە بەڵام هەمووی درۆیە بەڕاستی خەڵک ئەزانم لەگەڵ عەلی حەمەد ساڵحایە 20 پەیج و ئەکاونت بڕێەوە بە خۆشەویستان مانگی بە 200,000 دینار باشە 20 پەیجی تیکتۆک بڕێەوە بە مانگانە بە 150,000 دینار باشە یعنی هەمووی فێڵە لە چاوی خەڵک هەمووی بۆ درەکردنە بۆ چاوی خەڵک بۆیە ئەو شەش کورسەی کە لە گروپی شاسوار ئێران وەریگرتەوە یەکیان لە کەرکووک یان بەیەکێتی ئەو 5 شێنیا بە عەلی حەمەد ساڵح ئەگینا یەک کورسیشیان نەئەهێنا ئەو گروپی عەلی حەمەد ساڵح بۆ شازایەتە بۆیە من لێرەوە بە ئێوە ئەڵێم شتێک نییە بە ناوی هەڵوێست وەکو حیزب وەکو ڕێکخراوە ئانم بابەتانە تەنها کۆکراون باشە ڕێبوار پیاوی قوبات تاڵەبان نییە ئەوە بۆتان باسەکەمەوە غالب یەک تۆزیش دانووی لەگەڵ عەلیان ناکوڵێ ژنێکیشیان لەگەڵایە لە یەکەم هەنگاوە هەموو کارەکانی ئەم ژنە درۆ بوو فێڵ بوو چاواشەکاری بوو باشە بەو کارە درۆینانە خۆی خزانە ناو سەنگەری بێڕەوشتیەوە بەڕاستی هەندێک کاری بڵاو کردەوە لە کاتی بانگەشەیە بەزیرێکی دەستکرد هەر هەمووی دروست کرد بوو کەسێکە لە یەکەم هەنگاوەوە هەسێ تەزویر بکە بەزیرێکی دەستکرد خۆی کابەشت کە ئەوروپا گەڕاوە ئەوەی کردووە ئەبێت لە بەغا لە دزێک و بێڕەوشتێک زیاتر چیتر بێ زەحمەت نەبێ لە ساختەچێ زیاتر چیتر ببێت بۆیە ئەمێ ئەوتان پێ بڵم کە دانانی ڕێبوار بۆ دژایەتی پارتی بە ئاگاداری یەکێتی و مزگەریان و ئەبوو ئاڵای وەلایی بووە ئەمانە هەمووی زانەی دەقیق باش نییە ڕێبوار لە گەرمەی هەڵمەتی هەڵبژاردنەکانە دەچێت بۆ لای قوبات تاڵەبانی لەوێ بە قوبات تاڵەبانی ئەڵێ
با لە دەرچوەکانی پەرلەمان منی تێدا بم ئەو 4 ساڵە بەس ئیش بۆ بەژۆندیەکانی تۆ یەکێتیەکەم. ئەمە دانیشتنی ڕێبوار بووە لەگەڵ قوبا تاڵەبانیا لە ئانوساتی هەڵبژاردنەکانە. ڕێبوار و غالب لە ڕۆژی دووهەمی هەڵبژاردن بۆ جێگری دووهەمی پەرلەمان ئەچن بۆ لای عامری و شیعەکان داواکەن وەزارەتیان پێ بدەن ئەکشێنەوە. عامری پێیان ئەڵێ ئێوە 5 کورسین هیچتان پێ نادەین، هیچ وعدێکتان پێ نادەین، بە ناچاری بەردەوام ئەبن. ڕێبوار و غالب و عەلی سەرەتای مانگی 12 بۆ بەغدا بە سیارەکانی ئەبوو ئالا وەلایی فەرماندەی گروپی سەی شوهەدا هاتوچۆیان کردووە بە ئارزوی خۆیان. مەهدی خەسعەلی زاوای ئەبوو ئاڵا کارەکانی بۆ ڕێخستون لە هەڵبژاردنەکاندا $30 وەرگتووە ئەم گروپە لەوان. مانگی 12ش جارێکی تر 12 پاریان وەرگتووە 25 دەفتەر. باشە هەر عەلی ئەو مانگی 12 لەگەڵ سۆران عومەرە ئەچن بۆ ئێران و مەزگەریان ئەبینن لە ئێران لەگەڵ یا کۆبوونەوەکە. من لێرەیە ئەوانم نووسیوە کە دەنگیان داوە بە گروپەکەی بە ڕێبوار و گروپەکەی عەلی بۆ جێگەی دووەمی سەرۆکی پاڵەمان. هەموو ئەو یاریانش بە ئاگاداری یەکێتی کراوە و یەکێتی لە پشتیوە ڕاوەستا. بۆیە ئەبێ من ئەوەتان بۆ باسکەم کە ئەو هێزانەی دەنگیان بە کاندیدێکی دەستی دوو یەکێتیاوە کشێن. باشە دەنگی خەسعەلی 28 دەنگە، دەنگی یەکێتی 18 دەنگە، دەنگی حەلبوس 37 دەنگە، دەنگی هێزەکانی وعدەڵڵا 12 دەنگە، دەنگی یەکگرتوو کۆمەڵ و هەڵوێست 9 دەنگە، دەنگی ئەبوو ئالای وەلایی 7 دەنگە، دەنگی حیزبوڵای عێراق 6 دەنگە، دەنگی کەتائیبی جوندی ئیمام 6 دەنگە، دەنگی کەتائیبی ئیمام عەلی 5 دەنگە، دەنگی سەرایەی عاشورا 4 دەنگە، دەنگی ڕێیانکردانی 3 دەنگە، دەنگی سەرایە ئەنساڕڵڵای ئەوفیا 3 دەنگە، دەنگی کەتائیبی ئیمام عەلی جەناحی سەربازی 3 دەنگە، سەرایەی جیهاد 1 دەنگە، دەنگی حەشتی شەبەک لە دەشتی نینەوە 1 دەنگە، دەنگی حەشتی ئێزیدی 1 دەنگە. جا اینجا ئەم دەنگانە هەمووی کۆبوتەوە دەنگیان داوە بەم کاک ڕێبواری جەماعەتی عەلی. ئێستا ئەیژڵێ وەڵام من ئەمانە هەروە لە خۆ دەنگیان پێداوم. بۆیە لە دوایشە دۆڕاندیان هەستا پارتی نوێنەرەکەی خۆی گۆڕی بە ڕەشەوڵاقێکی تر بانمونە شاخوانەکەی لا بدانێکی تری هێنا هەمویان دەنگیان دایەوە بەم لە ڕاستیە. سەری ئەم یاریانەکەن ئەم بەناو ئۆپۆزیسیۆنانە ئەیکەن لە بەغایە هەر هەمووشی لە پێناوی پارایە. لێرەشە ئەمەی ئەوە بە ئێوە بڵێم سەری ئەو عێراقەکە سەری ئەم ناوانە تێیەکە سەری ئەم هەموو ناوە ناشرینە باشە سەریان کەن کە ئەمانەش دەعبایەکن کەتایبی ئیمام عەلی و نازانم ڕێیان کردانی و کەتایبی نازانم جوندی ئیمام و حیزبوڵای نازانم عێراقی و سەرابای جیهاد و تۆ سەری ئەو وڵاتی عێراقیان چی لێ کردووە؟ عێراق بۆ هەموو جوانی و ئازان سەری ئام هەموو گەجەر و گوجەر و ناوە ناخۆش و بێتامە لە وڵاتە پێیا بووە. ئەمە وڵاتە ئینسانی تیابژی کورە من هەر نەیەمە بۆ عێراقیە خۆشە ئینسان کورە ئاخر تۆ عێراقێک ئەمە حیزبەکانی بێ ئەمە ئەندام پەرلەمانەکانی بێ باشە ئەمە ئەبێت تۆ دڵی بەکوێی ئەو عێراقە خۆش بێ بەڕاستی باشە دڵی بەکوێی خۆش بێ نازانم ئەبوو ئاڵای وەلایی و نازانم فلانە فیسار و بەڕاستی سێرە وڵاتە ئەوای بەسەر هاتووە. بۆیە ئازیزان ئەمانە هەمووی ئەو دەنگانە بوون کە دران بە ڕێبوار گروپەکەی عەلی حەمە ساڵح کە هەر هەمویان یەکێتی لە پشتی ڕاوەسا بوو. یەکێتی توانی سەری ڕێبوار و عەلی بتاشی ڕێبوار ڕۆڵی پێسپێراوە وەکوتم ڕێبوار بە قوبادی وتبوو کە من ببم بە ئەندام پەرلەمان هەم 4 ساڵ لە خزمەتی تۆیە ئەبم هەر لەبەر ئەوەش بوو کە بەڕاستی ڕێبوار قسەی خۆی کرد وتوانی ئەو پەیمانی بە قوبا تاڵەبانیا بوو لە یەکەم هەنگاوە جێبەجێ بکە و ئیشی بۆ کردن لە حەقیقەتە وتوانیان بە هەر هەمویان لەگەڵ پارتیا سەڕ و شڕاع و کێشمە ساسکن لە دوایشە پارتی کورسیەکەی بردو یەکێتیش سەرۆک کۆمارەکە ئەبات و یەکێتی و پارتی خوان ئەزانن چیەکەن ئازیزان ئەزانن چۆن ئەم تڕۆکرا و گەجەر و گوجەر و لات و لوتانە بەکارەهێنن لە پێناوی بەژۆنەکانی خۆیانە. پاشان عەلی ئەوانە تۆچین پارە لە ئەبوو ئاڵای وەلایی وەرگریت و لە یەکێتی وەرگریت و لە دژەیەکێتی وەرگریت و لە نێشیلێوان بازانی وەربگریت و لەم بازرگانی جیاواز و ئەو بازرگانی جیاواز وەربگریت و ئەمە پێی ئەڵەن چی خۆشەویستە بەڕاستیان پێی ئەڵەن چی من حرمەتم بۆ ئێوە هەیە ئەمە شتێکی سیاسیە نەوەکو مەسائیلی ئەخلاقی ئەمە لە ئەدەبیاتی سیاسیە پێی ئەڵەن قەحبەی سیاسی بەڕاستی تەنها قەحبەی سیاسی ئەتوانێت ڕۆڵی ئاوا ببینێ و ئەتوانێت کاری ئاوا بکات. ئەمانە ئاوان هەر لەبەر ئەوەیشە ئەبێ هەمووتان دیقات بدەن کە ئەو کۆمەڵگای ئێمە
ناتوانێ یەک هەنگاو بەرەو پێشەوە بڕوە باشە ناتوانێ شتێک زیاد بکە بە ناوی ئۆپۆزیسیۆن و بە ناوی چیچی و ئالەم بابەتانەوە هیچ شتێکی لە ئالادە نییە بەڕاستی نەوشیان مستەفا درۆزن و ساختە چی بوو ئەوە ئەیان بین هەواڵ ئەبوو بەکر کە 225,000 دەنگی هێنا ساختەچی دەچوو ئەی بینی کە چۆن بووە ئەوانەی جەماعەتی گۆڕان هەمووشون دەسەڵاتەکەی پارتیەوە هەمووی خەریکی دزی و پارەکۆکردنەوە بوون یعنی ئێمە کێمان هەیە کەسمان نییە ئەمەشە جەماعەتی شاسوارە ساختەچی کە بینیمان چ وەزعێتێکیان هەیە ئەمەی جەماعەتی عەلیە لە یەکەم هەنگاوە چۆن دەرپێکیان کەوتە عەرز و ڕاستیەکان دەرکەوت کە کێن ئەمانە دەنگیان بە ڕێبوارەوە ئەگەر مەسەلەکە یەکێتی نەبێ ئەمانە چۆن یەن ئەم هەموو جڕوجانەوەرە یەن لە بەغا دەنگ بە ڕێبوار ئەدەن ئەگەر لەسەر داوای یەکێتی و لەسەر داوای ئێران و لەسەر داوای ئەو گروپانە نییە کە هەموو ئەوانی کەناوەکەیان خوێندەوە هەر هەمیان تابعی ئێرانن ئەوان دەنگیان پێدا 153 دەنگە بەڕاستی باشە کاکە ئەمە یەکەکرد ئەمە خۆ من عەلی و گروپەکەی بۆ من هیچ نین بەڕاستی کە هیچ موقعیتێکی سیاسیان نییە لەبەرەوەی گروپێکی بەکرێکیراوە کە ئێران و ئەمانە ئیشان پێکەن بەڵام بۆ من مۆزوع نین لە حەقیقەتە هیچ بۆ من مۆزوع نین بەڵام بە ناوی ئۆپۆزیسیۆنەوە قسە نەکەن بە ناوی دژەیەکێتی پارتیەوە قسە نەکەن عەزیزان ئەو پەڕی بێشەرەفیە تۆ ژێربەژێر کلێک لەگەڵ پارتی و یەکێتیا گرێ بدەیت لەسەری شۆ دژایەتیان کەی بە وەڵڵاهی بەیانی من بمەوێ ببم بە یەکێتی ڕێک و پێک بە ئاشکرا ئەسمۆ سلێمانی ئەڵێم کاکە من لەم دەقەیەوە لەگەڵ ئەم یەکێتیا کارەکەم باشە ئیعلانی ئەەکەم درۆ لەگەڵ خەڵکان ناکەم لە ڕاستیە فێڵ لە خەڵک ناکەم ئازیزانی ئارام ئەحمەد باشە فێڵ لە خەڵک ناکەم بە ناوی ئۆپۆزیسیۆنەوە سەدان هەزار کەسەیە لە سلێمانیا یەکێتیە منیش ئەچمە بم بە یەکێتی و بۆ خۆم خەریکی ژیانی خۆم و سیاسەت و نووسین و قسە و ئەلم بابەتانە بوو تەواو ئیتر بۆچی درۆ لەگەڵ خەڵکی داما و نەکبەتا بکەم بڵێ من دژی یەکێتیم و دژی پارتیم و لە ژێریشەوە کلکم لە کلکم گرێدا بێ پێیانەوە بم بە ئەندام پەرلەمان و لەوێ دابریشم ئیش بۆ ئەوان کەم ژێربەژێر و ئینجا لە دانیش و قسەی زریش بۆ خەڵکەم و کۆمەڵی خەڵکی نەزان و گەمژەیش دوام کەون و دیفاعم لێ بکەن و بێئەخلاقیە بەڕاستی کاکە والله ئازیزانی خۆشەویستی ئارام ئەحمەد بڕواتانە بێ بڕواتانە بێ هەندێک کەسم بینیوە کە دیفاع لە عەلیەکە ئەو کە لە زلێ ئەوە نابێ ئەوەنە ئاخر تۆ کاکە تووشی کەری خوارد گۆشی کەری خواردۆ بە تووکەوە ئاخر تۆ خوا عەقڵی پێ نەیاوی ئاخر تۆ شعوری نییە ئاخر تۆ چ دەعبایەکی بەڕاستی تۆ چۆن تاقەت هەیە دێرە بنووسی لە دیفاع لە عەلیە هەی گەمژەی نەزان بەڕاستی جا هەیشە سەردەمانێ بە باڵای نەوشەواسەفا و گۆڕانە هەڵەیە و لە دوایە بەموبەوە ئێستا دانیشە عەلیەتی تۆ خوا وەرە کاکە یعنی ئەو کە لە زلەی تۆ بەقەی بکەلەی یەک بەران ئەبێ یعنی دارزێ بۆ چ پیاوێشی یەیدا ئەنیشی دیفاع لە عەلی حەمە ساڵحاکەی زەبەلاح هەر بەڕاستی تۆ هیچ شەرم ناکەی ئەوە کابراکم بینیوە ئازیزانی ئارام ئەحمەد لەم ڕۆژانە هەساوە نازانم کێشێخت خوا ئەگەر بینیتان ئەم بەشەی جیاکەن و لەگەڵ ڕسمی ئەو کابرا دای بنێن باش نییە هەساوە ڕۆشتووە بۆ لای کێ بۆ لای کابرای گۆرەی فرۆش باش نییە خۆزان کابرای گۆرەی فرۆش کێ چۆ بۆ لای ئەو لەوێ شیعری بۆڵێت وەرە بەشەر تۆ کابرایەکە تەمەنیشی هەیە و سمێڵ و ڕیش و فڵان و ئالەم بابەتانە کاکە یعنی زۆر سەیرە هەساوە ڕۆشتووە بۆ لای بەرامبەر بە گۆرەی فرۆش دانیشتووە خۆشەویستان باشە لەوێ اینجا شیعر ئاڵێ ئەو لە شوێنی خۆی ئاوا دانیشتووە و ئەمی شیعری بۆڵێ باشە کاکە بینیم شیعر بە باڵای کابرای گۆرەی فرۆشێ بڵێ مەلا یاسین گەڵان گۆرەی فرۆش مەلا یاسینە ڕێک دانیشتووە شیعر بۆ مەلا یاسین ئەڵێت جا ئەم پیاوە کە شیعر بۆ مەلا یاسین ئەڵێ لە نووسینگەکەیان دانیشتووە ڕەنگە ژنیشی هەبێ ڕەنگە مناڵیشی هەبێ ڕەنگە کچ و کوڕیشی هەبێ من تێناگەم کچ و کوڕ تاوانی چییە باشیشی واسووکیان هەبێ ئەرێ ژنانی کورد تو خوا ئێوە عیب ناکەن شو بە هەموو پیاگەکەن تو شەرەفم ژنانی کورد بۆ ئێوە شەرمەزاری نییە هەر بەڕاستی شەرمەزاری نییە بۆ ئێوە یەندە ئەنیشن بۆ هەموو پێشی گەڕوگولی ئاوا ئەچن شویان پێکەن و بۆیان ڕوتە بنەوە بە ناموسم شەرمەزاریە کاکە کورە شاعیر نییە هەر کابرایکی ڕەشەوڵاخی ئەسپێخۆرە یەک تەنەکە چڵکی پێوەیە ڕۆشتووە کار بە کامێرە مۆبایل لە نازانم چی ڕسمیان گرتووە لە نووسینگەکەی مەلا یاسین دانیشتووە ئای مەلا یاسین تۆ ئەوەی تو وا خزمەتی خەڵکی کرد و عەلەسا شیعری بۆڵە خۆ شیعر نییە وەکو شیعر و شدادم بابەتانم هەر لەو نوع شیعرانەیە هاڵێ هاتم لە لای ئەولایە هەر چۆنی ئەڵێم وایە ماشەڵڵا و کچە چاوی جوانە ئەڵێ چاوی گایە یعنی ئالەم قسە قۆڕ و قسە پوچانەیە بە ناوی شیعرەوە بەڕاستی
باش كاكا اي والله جناني كورد براسي من رخام لايوه هي كاكا منطقي ثاني ايوه شو كيستاني شو بو بياوانا كان اي هوار من براسي لايوه تناقم كاكا يعني ايوه شو ام بياوتان خوشوي اخر قوزيكي اخر مشككي اخر كساتيكي اخر حلمته ريزكي اخر سيكسكي بقي يكج سيكس نازاني حتى بقي يكج براسي بس بيمبلي ايوه يعني حيفني ايوه من اوطا لما انا ابي كاكا حيفني براسي عزيزاني ارام احمد لكم القايد اكوتوا اكري باوك بدز من راكي ويجيب اخوات اكري بون منا منال ببي بهوش المزالي بودايكو باوشي خراب بكا سوزان ام بكا او بكا او بكا برام او كارساتا كباوك ببي بهوش المزالي بو منالكي كاكا باوك ببي بهوي الرسوايوش المزالي بوك شو كراكي كاكا جان باشا شوش تيو ابي بخاتي اخوان كل الجنان وكشاني كل هالبيايات اللي تنمرن ولا توا وشوتان بيكين كاكا كل هذا لك انا كيف بياون كاكا جان بقران عيب والله عيب ايوه عشان شو كان بمهم وجل وجلا اخر كابا تونا قرميان وهساوي هاي الرسوه هاي السوالكر هاي ببنا مال السوالكر تو ايشي بملاياشين شيء عشان يدعي شيء تخور السواكر دوا والله انا زاج خدم قصو شيء تخو ابوكم القايا بخوازو جار خوش مرخنا اخو مقرم بقران قليل اخو كاكا تو خليك شي ارى محمد اي هوان على كاكا تو توابي على كاكا تو تختو نقصانا على تو سي صالح هواركي خوني خول كاسا كدوا على كاكا بوشي بو امانه بقران كفره والله جريمه بشرف وبجان جريمه اما مو بحلمتين بي كان اماكن او كان امكن ببيايو او بيايو او لبيناي شي براسي روج برجتو انسان يقمجونا حالي اوابي باشا زلامه دومت نبيش الدفاع علي حمص عليك باشا كاكا ورا منا تضل خوش ولا باكم هي شو اشتيو ابي جنا تضل خوش ولا اي مير ديك ما من دفاع علي حمص عليك اي سندان لي بابا خطوبه مير دي باشا كاكا سندان لا تويد لو باك من عليك او باوك كيتي براستي بابا عيبه توزي الشخصيه تاعنا بي توزي الكرامه تاعنا بي كاكا لاني كم اتوان بيدنبن اي هاوار يعني موشينا بيدنبن كاكا جا قسناكم براسي قسناكم سير كاكا بويا او نواني كبو يوم خندوا امانه دنيان بالريبوات داوا كهموي سلب ايران او بوا وهرهموشي خلق قبات طالبين لبشيرا وساو بوا قبات ريبواري كانديد كلوا بو عندها برلماني وبياوي قبات طالبانيه ولا بغا بهموت وانا امشوا صالح ايش دو بجنكاني تشيتيكا ليكم هنايشا ريبوار هدفكي هنا يجي ودلصوزيكي خوي بو يجي بو قبات طالباني جيب جيكت ويكم هنقاو لبغا نادي ناي بقازانشي يشتي طب بس من اول بيا شريفانه ترى كريبوار خوي اعلاني كابله بابا مني شتيم ايش بو يشتيكم كاكا خو توزي الشرف انا بشرف كاكا قيشكا خويا شتيش حزبك ودعم صالح هيو اكبي بكادري بانداني بابا او كسلام الشريفه عليه شتيو دفاع عليه شتيكا عليه بارتيو دفاع لبارتيكا برام شير بشير بابا عندها برلمانو بناي اوبوزيسيون وبناي خلشي نارازي وبياوي شتيو بارتيش بي اشو بلا او لتكي باخلاقي براسي لتكي باخلاقي من كاتانا قملوجات او زاني كان منبو بوم بلاو كنوا يكيكا او جروباني كدنيان بو ريبوار داوا اما من براستي باجني اینجا پارتیەکان ئەچن چیەکەن ئەچن ئەم دەنگانەی من پارچەکەن ئەمە هیچ جۆرێکە لەبێ ئەخلاقی بەڕاستی چونکە لە هەموو لایڤەکە من پارتی ڕسوا و تڕۆکەم بەڵام ئەچن ئەوانە ئەقتێنن ئەو شتانە بڵاوەکەنەوە کە بە قازانجی خۆیانە ئەمەش جۆرێکە لەبێ ڕۆشتی بەڕاستی پارتی خۆی ملیار دۆلاری دزیوە ئەم هەموو تەلەڤیزیۆنی هەیە ئەم هەموو لاتولوتەی هەیە ئەم هەموو پەیجەوانەی هەیە ئێوە شەرم ناکەن ئەچن دەنگی منە بن بە قازانجی خۆتان بڵاویەکەنەوە بەڕاستی ها ئەی بۆ دەنگانە بڵاو ناکەنەوە کە ڕەخنێ لە خۆتان کە قسەی بەرامبەر بە خۆتان ئەکرێ بۆ ئەوانە بڵاو ناکەنەوە یاخوا جەماعەتی ئێوەش داوەشێن باشە چونکە ئەو هەموو چڵاوخۆرەتان هەیە ئەو هەموو لاتولوتەتان هەیە ئەم هەموو پەیجەوان و ئەلەم بابەتانە ناتوانن ئەو دەنگانەی من کە دژی پارتیە ئێوەش پاشە پاشێکن و بڵاویکەنەوە دژی پارتی بنە ماڵی بارزانی بەداخەوە ئێوە ئەو پیاوەی ناتوان بیکەن یەکێتی ئێستا میدیاکەی و پیاوەکانی سۆشیال میدیاکەشی سفی دوای فاریزەیە بەڕاستی ئێوە جواب بکەن کاکە ئەو دەنگانەی کە بنە ماڵی بارزانی ڕسوا و تڕۆکەم کە پارتی تڕۆکەم ئێوەش ئاوا قەتعیکەن و بڵاویکەنەوە کاکە ئەچی شێریکەن فیلیکەن چوزانە پڵنگیکەن چی ئەچین من كاتان ناقر مخوش ويسان أو
تەنها بە نیو سەعات تقریبا قسە و باسەکانی خۆم کرد هیوادارم کە بزانن کە کێن ئەوانە دەنگیان بە جەماعەتی عەلیاوە یەکەیەکە ناوەکان یان کورسیەکانم هەمووی بۆ حسابکردن ئەمە زانیاریەکەم بوو زانیاریەکانی من هەمووی ئەوە دقیقە باش نییە و هەمووی لە 100% هەر لە خۆ قسە ناکەم مەسئولم لە قسەی خۆم لە هەر هەموو شتێک بەڕاستی ئەوەڵە دەی بەخواتان ئەسپێرم ئەمەش قاتی تازەیە ئاجزانی ئارام ئەحمەد ئەی بین ئەمە كل ما لا ياسين ساختة شيء ما لا ياسين إذا يكون ياكو شاسوار ويا بقربان تنبم بس شاسوار حزب بيد مشكلة ما لا ياسين حزبينية بخوا بياني قرباني توم بياني يشتي بيه ما لا ياسين شي بدام عليه باجنيه ملاكي اللي كاتوا إكابة ياسا هاتشي ميداي كتيران ياسا رسوابو ياسا تروكنا بياني شتي بيه وايد ليكاش كتشي هي ياسا هم هين جماعتي شتي هي داري قشتي وعلم بابا تاني مش شركات خو يا يكررونا عزيزاني يا محمد داي قرباني يوه خواتان لقل أيضا بخواتان السبيل مسكوتون سرشا داي باوكم دا بخير وكاكا أي هاوا